بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێستا پەرلەمانی عێراق لە کۆبوونەوەدایە بۆ پەسەندکردنی تاوی مادەکانی پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2021 ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی مادەی 11 پرۆژە یاساکەیە کە تاکو ئێستا دەنگیان لەسەر دراوە و بە پێی ئەوەش بێت پشکی هەرێمی کوردستان نزیکەی 10 تریلیۆن دینارە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئەو شایستانەی کە بۆ هەرێمی کوردستان دیاریکراون بڕەکەیان چەندە و ئەندامانی هاوپەیمانی هیوای کوردستانی چیان بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان زامن کردووە. دوای ناکۆکیێکی زۆر پەرلەمانی عێراق پرۆژە یاسای بودجەی 2021 پەسەند کرد. پشکی هەرێمی کوردستانیش نزیکەی لە 14%. مادەی 11 بودجەی 2021 عێراق تایبەت بە هەرێمی کوردستان لە چەند بڕگەیەک پێکهاتووە. بە پێی مادەی 11 بڕگەی یەکەم پاکتاوی شایستە دارایەکانی نێوان حکومەتی فیدراڵ و هەرێمی کوردستان بۆ ساڵەکانی 2014 تاوەکو 2020 دەکرێت. لە مادەی 11 بڕگەی دووەمدا هاتووە هەرێمی کوردستان ڕۆژانە بڕێک نەود لە ئاکێڵگەکانی بەرهەم دێنێت کە کەمتر نەبێت لە 460,000. بڕی پێویستی ئەم نەوتە تەرخان دەکرێت بۆ دابینکردنی خەرجی و بەرهێنان و گواستنەوە بەکاربردنی ناوخۆی هەرێم و بڕی تایبەت بە پترۆدۆلاری لێ دەردەکرێت. دوای لێدەرکردنی ئەم خەرجیانە هەرێم داهاتی 250,000 بەرمیل نەود بە نرخی سۆمۆ ڕادستی حکومەتی فیدراڵ دەکات. هەر بەپێی مادەی 11 بڕگەی دووەم حکومەتی هەرێمی کوردستان داهاتی نانەوتی خۆی بە گوێرەی یاسای ئیدارەی دارایی فیدراڵ ڕادستی خەزێنەی دەوڵەت دەکات. بەشێکی دیکەی مادەی 11 بڕگەی دووەم باس لەوە دەکات هەرێمی کوردستان قەرزەکانی بۆ بانکی بازرگانی عێراق دەگەڕێنێتەوە. وەزارەتی دارایی ئەم قەرزانەی هەرێم دەکات با قیستی مانگانە و لە بەشە بودجەی هەرێمی دەبڕێت. پێدانەوەی ئەم قەرزە لەم ساڵەوە دەست پێ دەکات و بە ماوەی 7 ساڵ تەواو دەبێت. هەر بە گوێرەی بڕگەی ها لە مادەی 11دا دوای جێبەجێکردنی خاڵەکانی سەرەوە حکومەتی عێراق ئامادەیە شایستەی دارایی هەرێمی کوردستان بدات. هاوکات لە بڕگەی سێم و چوارەمی مادەی 11دا ئەندامانی هاوپەیمانی هیوا لە لیژنەی دارایی کۆمەڵێک دەستکەوتی گەورەیان بۆ هەرێمی کوردستان چەسپاندووە. لەوانە گواستنەوەی موچەی فەرمانگە فیدراڵیەکان بۆ سەر بەغدا، پابەندکردنی هەرێمی کوردستان بە ناردنی لیستی فەرمانبەرانی مەدەنی و سەربازی بە وردەکاری تەواوەتی پلەی وەزیفیانەوە بۆ وەزارەتی دارایی عێراق. ئەمە جگەلەوەی بەپێی بڕگەی دیکەی مادەی 11 هەرێمی کوردستان پابەند کراوە ئەو پارەی لە بەغدا وەری دەگرێت بەر لە هەر شتێکی تر بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی خەرج بکات. با پێی زانیاریەکان پشکی هەرێمی کوردستان لە یاسای بودجێی عێراق لە 12.67 بۆ 13.9 بەرز کراوەتەوە. بەمەش هەرێم نزیکەی 10 تریلیۆن دیناری لە بودجەی گشتی عێراق بەردەکەوێت. فقط تمت الموافقة على القانون. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر دوایین زانیەکان لەبارەی پرۆژە یاسای بودجێی عێراق دەچینە بەغداد لای مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید دەنامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونت. تاکو ئێستا پرۆژە یاساکە بە تەواوەتی دەنگی لەسەر دراوە خود ئەو بڕگانە چین کە ماون و دەنگیان لەسەر نەدراوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بینەرانتان. پرۆژە یاساکە وەک خۆی تەواو بووە چەند مادەیەک تەجدید کراوە. یەکێک لەو مادانە مادەیەکی نوێ پەیوەندی بە ئەو ئەرزانەوە هەیە کە هاوڵاتیەک ئەگەر خاوەنی ئەرزێکێ ئەتوانێت بەشەکەی حکومەت تەڵەن هەموو ئەرزێک بەشێکی نیسبەیەکی هی حکومەتە نیسبەیەکی هاوڵاتیەکەیە. هاوڵاتی ئەتوانێت ئەو پشکە بکڕێتەوە دوای پاپۆرێ لەسەری و بەکاری هێنێ بۆ پرۆژە و ئەوانە. ئەمە گرفتێکی لەسەر دروست بوو هەندێک ئەندام پەرلەمانی هەندێک کوتەلی سیاسی بۆ چوونی جیاوازیانەوە بۆیە تەجدید کراوە بۆ ئەم فەقەرەیە. بەداخەوە ئەو فەقەرانەی کە بەڕێستان باسان کرد ئەو دایرە ئیتحادیەکان لێرەوە لە ڕێگەی و کەناڵە پیرۆزەی بەڕێستانەوە بەو فەرمانبەرانە ئەڵێم کە لە دایرە ئیتحادیەکان و ئەمانەوێت بارگرانیەکەی سەر هەرێم بگوێزینەوە بۆ سەر حکوومەتی ئیتحادی و ئەوانە موچەکانیان بچێتە سەر وەزارەتەکانیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ. لە ئێستادا سەرۆکی کوتلەی پارتی دموکراتی کوردستان و فراکسیۆنەکان سەرقاڵی کۆکردنەوەی واژوون بۆ ئەوەی دیسان ئەو بابەتە هەڵوەشێنرێتەوە بکرێتەوە دەنگدان. بۆیە بەداخەوە لەگەڵ بڕینی قوتی خەڵکن ئەیانەوێ خەڵکی هەرێمی کوردستان
هەر بەو شێوەیە بمێنێتەوە چاوەڕوانی موچە بێ لەوانەوە بۆ ئەوەی بتوانن سەردی ئیرادەی بکەن یاخود قوتی لەدەست ئەوانە بێت. بەڵێ یعنی هۆکاری چییە مامۆستا کاتێک کە ئەو پێشنازیە وەکو پەیمانی وە بە گواستنەوەی بڵێن فەرمانگەی اتحادیەکان بۆ سەر عێراق بارگرانی لەسەر هەرێمیش بڵێن کەم دەکات و لە کاتێکە پێشتر دەنگی پێدرا بوو ئێستا فراکسیۆنی پارتی بۆچی دەوێت هەڵبۆشێتەوە؟ بارگرانی لەسەر هەرێم کەمەکاتەوە چونکەوە ژمارەیەک فەرمانبەری زۆرن لە هەموو پارێزگاکانی هەرێم لەناو نظام داخلی ئێمە هەر فەقەرەیە کە دەنگی لەسەر بدرێ ئەگەر 25 واژوو کۆکەیتەوە ئەتوانیتەوە بخرێتەوە دەنگدان بۆیە ئەوان واژویان کۆکردۆتەوە و ئێمەش لە مقابلا واژومان کۆکردۆتەوە بۆیە لە ئێستادا کۆبنەوەکە دەستی پێکردۆتەوە بۆ تێپەڕاندنی هەندێک فەقەرەی تاو. بەڵێ ئەی سەبارەت بە پشکی هەرێم ئەوەی کە تاکو ئێستا پشکەکە لە کۆی بڵێن کۆی پرۆژەکە چەندە وەکو پرۆژە یاساکە کۆی داهاتی خەمێدا و چەند پشکێرێم ئەوەی بێت نەفقاتی اتحادی کە نزیکەی 2 تریلیۆنە بێت نەفقاتی تەشغیلی و استثماری 9 تریلیۆن و تقریبا 900 ملیارە کە ئەکاتە نزیکەی 10 تریلیۆنێک کاتی خۆی ئێمە باسمان لەوە کردووە لە نووسینەکانی شاوەمان زۆر بە واضحی باس کردبوو هەرێمی کوردستان وەفدەکەی هەرێم یاخود زۆر بە ئاشکرا بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان نایەوێت پشکی پارە بێنێ بۆ هەرێمی کوردستان بەو ئەندازەی ئەوێت ریسایەکی قانونی بۆ دروست بێت کە نەوت بەو سیاسەتە فاشلەی پێشوو هەر بەردەوام بێ خۆی بتوانێت بیفرۆشێ و بەو شێوەی کە لەو پێش ئیدارەی نەوتی داوە بەو شکستی ئەوێ بەردەوام بێ بۆیە نەیتوانی تەجاوزی ئەو عقدەیە بکا و نەوت ڕادەستکار لەسەر داهات سوور بوو و ئەوێ بە ڕێگەی مەقاسە هەندێک پارەی دەستکەوێت کە لە ئێستادا بڕێک زەحمەتە بتوانێت پارەی دەستکەوێت بۆ شێوەیە. بەڵێ کەواتە بڵێن پشکەکە بڵێن بۆ ئەوەی خەرجی نزیکەی 10 تریلیۆنە 2 تریلیۆنیش بۆ بەرهێنان و ئەوانەیە 2 تریلیۆن تقریبا موازنەی حاکمەیە بۆ خواردن و با بڵێن پیتاکی خۆراکە لەگەڵ دەرمانە لەگەڵ نەفقاتی فاقەیە لەگەڵ ئەو شتانەیە کە لە موازنەی حاکمەی پێوتێ لە موازنەی حاکمە بە شێوەی عینی دێت بە شێوەی نەقدی نایە بە شێوەی کاڵا و کەلوپەل و پیتاکی خۆراک دێت ئەمەش نزیکەی 2 تریلیۆن دینارە بێتەوە ئەکاتە 12 تریلیۆن دینار بە هەموو پشتەکانەوە. بەڵێ بەس پێشبین دەکرێت مامۆستا چەند بێت مانگانە بۆ هەرێمەندێکیان باز لە 50 میلیارێک دەکەن دوایەوەی کە هەرێم داهاتینەوت بە 250 میلیار بڵێن 250 من خۆم قەناعەتم بەوە نییە بتوان ئەو فەقەرەیە جێبەجێ بکرێ من خۆم قەناعەتم بەوە نییە بتوان ئەو فەقەرەیە جێبەجێ بکرێ چونکە ئەوەی کە هەرێم بەنیازە جێبەجێ کە ئەبێت 2 بەرمیل و نیو نەوت بفرۆشێ اینجا توانێت پارەی بەرمیلێک نەوتات بکات هەموو خەیاڵیان لەسەر ئەوە هەڵچنیوە کە بە مەقاسە ئەو بڕەداهاتەی کە بەدەستیان نیە بڵێن ئەوەندەمان بەدەستێناوە بۆی باقیەکەی ترمان بۆ بنێرە بە عێراق لە مادەی 11 فەقەرەی ها ئەوەیان تۆمار کردووە کە ئەگەر هەرێمی کوردستان پابەند نەبوو بە فەقەرەی ئەلف و با و جیم و دالەوە ئەوە حکوومەتی اتحادیش پابەند نابێت ڕاهێنادێ هیچ بڕەپارەیە. بەڵێ بەس وەکو بڵێنەوەی کێمە لێکمان داوەتەوە ئەگەر نزیکەی 10 تریلیۆنێک مانگانە 800 میلیارێک دەکا پشکی هەرێم دەبێ هەرێم 750 میلیارێک بدات بە عێراق ڕاستەوخۆ حکوومەتی هەرێمیش 750 میلیاری دەستەکەوێت بەپێی ئەو حسابەی سۆمۆ بێ بۆیە بەپێی ئەو مقارنەیە ئەگەر 50 میلیارێک ئەویش ئەگەر لە کاتێکا مەقاسە بکرێ بەڵام من دڵنیام کە حکوومەتی عێراقی ناتوانێت مەقاسە بکات لە ئێستادا. بەڵێ ئەی سەبارەت بە بڵین ئەو بەرگەی تێپەڕیانەویش کار بۆ هەڵوەشانەوەی دەکرێت لێبڕینی موچە ئەوانەتی ئەو تێپەڕیوە. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە نرخی دۆلارەکە بە زۆر کات نەگرێت و دو پرسیاریش سەبارەت بە نرخی دۆلار مایەوە لە بەرەوەی سەلاحەتی بانکی مەرکەزیە بەڵام بۆ یەو ئیشکالە لەناو موازنانە نێنێ سیاری نەوت لە دۆلارەوە گۆڕاوە بە دینار لەبری ئەوەی لەوە پێژەمانوت بە 35 دۆلار لە ئێستادا بە 65,250 دینارە. بەڵێ بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کە نامێژنی دارایی لە پەرلەمانی عێراق لەگەڵمان بووی ئەگەر میوانێکی ترمان ئامادە بێت بەڵێ دیارە ئێستا پەرلەمانی عێراق لە گفتوگۆدایە بۆی کە تاوی مادەکانی پرۆژە یاسای بودجە پەسەند بکات دیارە تا ئەو مادانی کە لەلایەن حکوومەتەوە هاتوون تاوەکو ئێستا بڵێن لە پرۆژە یاسای بودجە
تەواوی مادەکان پەسەند کراون چەنەوە مادەی ماون کە لەلایەن لیژنەی دارایی پەرلەمانی عێراقەوە زیاد کرابوون بە بڵێن بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی ئەوەی کە بڵێن کۆی خەرجی کۆی گشتی بودجێ عێراق بۆ 2021 بە 129 تریلیۆن دینار مەزندە دەکرێت هەروەها ئەوەی کە بڵین تایبەتە بە پشکی هەرێمی کوردستان بڵین 9 تریلیۆن و 581 ملیار و 780 ملیۆن دینارە کە مانگانە دەکاتە 798 ملیار دینار لە بەرامبەری شەهرێمی کوردستان دەبێت داهاتی 250,000 بەرمیل نەوت تەسلیم کات هەروە نیوەی داهاتی خاڵە سنووریەکە چینە لای کاک سەرکەوت شەمسەدینە ناوی پەرلەمانی عێراق کاک سەرکەوت سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت ڕای بەڕێز وەرگم سەبارەت بە پشکی هەرێم بە دیاری کراوی چی چەسپێنراوە و ئەو ڕێکەوتنی کە لە ناو بودجەکە جێ کراوەتەوە بەدڵی هاوپەیمانی هیوایە چونکە باز لەوەکە ڕەنگە لە حدودی 50 میلیارێک بۆ هەرێمی کوردستان بمێنێتەوە بەڵێ کاک حەکیم سپاس بۆ دەرفەتە تاوان ئێستا کە ئێمە قسە لەگەڵ ئێوە ئاکەین لە ناو پەرلەمانی عێراقا ناکۆکێکی تون لە بینی هاوپەیمانی هیوا و پارتیا هەیە لەسەر فەرمانگە ئیتیحادیەکان پارتی دوای ئەوەی ئێمە توانیمان ئەو بەرگەیە تێپەڕێنین بە دەنگدان لە ناو پەرلەمانە تێپەڕێ تەواوی فەرمانگە ئیتیحادیەکان و فەرمانبەرانیان بگوازرێنەوە سەر عێراق ئەوە امتیازاتیان لەسەر حکوومەتی عێراقی بێ کە لە ڕووی مادیشەوە لە ڕووی ئیداری و مادیەوە هەم لە قازانجی هەوڵاتیانی هەرێمی کوردستان هەم لە قازانجی ئەو فەرمانبەرانەیە بەڵام ئێستا پارتی خەریک کۆکردنەوەی واژووە بۆ ئەوەی ئەو بەرگەیە هەڵوەشێنێتەوە و ئێمەش حکومانی هیوا خەریکی کۆکردنەوەی واژین تاوەکو بەرگەیەکی تر بچەسپێنرێ کە مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ پارێزگاکانە و ململانەیەکی تون هەیە لەسەر ئەو بابەتە حەزم کرد سەرەتا ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوە بم بابەتی پشکی هەرێمی کوردستان ڕاستەکەی پەیوەندی بە حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم ئەگەر فێڵیتیان نەکا لەو بەرگانەی کە لەناو دەستورە لەناو بودجەیە جێگیر کراوە هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەکرێت چارەسەر بێ بە یەکجاری یعنی هەموو کێشەی موچە چارەسەر بێ بەڵام بە بەردەوامی ئەمە دیارە بتوانەمان بە حکوومەتی هەرێم نییە بۆیە هەندێ مادەی تایە مەتاعاتیە بە تایبەتی لە بواری مەلەفی نەوتە ئەو مادە مەتاعاتیانە بە مەبەست دانراوە تاوەکەوەی بتوانن لە هەندێک کاتە یاری بۆ مادانە بکەن و التیزام نەکەن بە ڕێکەوتنەکانە لەگەڵ حکوومەتی عێراقیە و دوای ئەوەش حکوومەتی عێراقی دیارە هیچ پشکێک هیچ پارەیەک بۆ هەرێمی کوردستان نەنێرێ ئەگەر ئەمە جێبەجێ بکرێ ئەم بەرگەیە جێبەجێ بکرێ مادانە جێبەجێ بکرێن سەرڕای هەندێک کەموکوڕی و هەندێک نیگرانی ئێمە کە هەیە لەسەری بەڵام ئەتوانێت لازم کێشەی موچەی فەرمانبەران بە یەکجاری چارەسەر کا ڕوبع موچە نێڵێ پاشەکەوت نێڵێ بەمەرجێ بە تەواوەتی ئیلتیزام کا بەبێ فێڵکردن باشە ئەی ئێوە دەتانوی چی بەدیلێکتان هەبوو بۆەوەی کە باشتر بێ لەوەی کە چکە ئێستاش باز لە ئەگەریەوە دەکرێت جێبەجێ دەکرێت جێبەجێ ناکرێت چکە بڵین بەڕپارێکی زۆریش دەبێت هەرێمی کوردستان ئێمە چەند بەرگەیەکمان چەسپاندووە کاک حەکیم لەبەری مەسیقەمان بە حکوومەتی هەرێم نیە ئێمە چەند بەرگەیەکمان چەسپاندووە یەکێک لەوانە داتای مۆزەفینی هەرێمی کوردستان پێویستەکە لە تا کۆتایی مانگی 6 بگوازرێتەوە بۆ حکوومەتی عێراقی دادای فعلی لەسی مۆزەفینی مەدەنی و عسکەری هەرێمی کوردستان لە لابێ کە ئەمانە کێن و لەکوێ داوامەکەن و چین کە ئەمە یەکێکە لەو بەرگانەی کە لەسەر زۆر ئێمە چەسپێنراوە بەرگەیەکی تر مەسەلەی فدراڵیەکانە کە دایرە فدراڵیەکان ڕاستەوخۆ بە عێراق و بە وەزارەتی ناوخۆی عێراق و بە وەزارەتەکانی فدراڵەکانەوە ببەستێنەوە دیسانەوە لە مەسەلەی نەوتە ئێمە هەوڵی ئەوماندا کە نەوت تەسلیم بکرێت نەک نرخی نەوت تەسلیم بکرێت بۆ ئەوەی لە هەموو بەرز و نزمێکی نرخی نەوتە ئێمە زەرمەند نەبین پشکی هەرێمی کوردستان زەرمەند نەبێ و فەرمانبەران زەرمەند نەبن ئەمەمان بۆ نەچەسپی ئەم بەرگەیمان بۆ نەچەسپی دیارە ئەمانە هەمووی بە دەنگدانی زۆرینە و کەمینەیە بەڵام بەرگەیەکە ئەوەی کە توانیمان جێگەی بکەینەوە کە بەلامانەوە گرنگە وەزارەتی با بڵێن دیوانی چاودێری دارایی عێراقی بە هاوبەشی لەگەڵ هەرێمی کوردستانە چاودێری داهاتی نانەوتی هەرێمی کوردستانە کەواتەوەی خاڵە سنووریەکان کە بەپێی یاسای ئیدارەی مالی عێراقی ئەبێ ئەمە جێبەجێ بکرێتە نیوەی ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان نیوەیشی بۆ حکوومەتی اتحادی ئەگەڕێتەوە لانی کەم نەوعێک لە شەفافیەتمان لەم داهاتە دەست ئەکەوێت کە ئێستا هیچی دیار نییە هیچ کەس نازانێت ئەم داهاتە بۆ کوێ چێ وەچەنە لە چۆن سەرفەکرێ ئەمە یەکێکە لە ڕێگەکان طبعاً کاک حەکیم ئێمە هەموو جارە تەشجیعی ئەومان کردو هاوکۆمانی هیوا کە ڕێگە ڕاستەکە بەغدایە استراتیژی ئێمە ئەبێ بەغدا بێت ئەبێ ڕێکەوتنەکان لەگەڵ بەغدا بێ و لە بەغدا مافەکانی خۆمان بۆ بگرینەوە نەک پەنا بۆ ئەنقەرە بین نەک لە پێناو
کۆمەڵی کۆمپانیای حیزبیە نەوت و سەرۆت و سامانی کوردستان ڕاهینە بکرێ ڕێگە ڕاستەکە بەغدایە سەر ڕێکەم کوڕیەکان هەنگاوێک نزیکتر بووینێتەوە لەوەی کە پێی وڵاتانی ئیقلیمی لە نەوت و لە بابەتی هەرێمی کوردستانە دەربێنین و بەرەو بەغدا ڕایبکێشین تاوەکو لە قۆناغەکانی داهاتوە تورا بتوانین بە تەواوەتی مەلەفی نەوتیش بگازینەوە سەر ئیتیحادی. باشە بەس وەکو ئەوەی کەوتت موچەی بڵین لیستی موچەخۆران بنێردرێت بۆ بەغداد یاخود بڵین ئەو پارەی کە دێت لە هەرێمەوە لە بەغداوە بۆ هەرێم بەس بۆ موچە سەرف بکەیت سوودێکی هەیە و ئەمە بڵین حکوومەتێرین پێ و پابند کراوە؟ بەڵێ پابند کراوە ئەگەر التیزام بکە ئەگەر التیزام بکە سوودی زۆر باشی هەیە لەوەی کە هەموو ئەو پارەیە کە هەیە نزیکەی 10 تریلیۆن دینارە بۆ موچە ئەبێت دواتر کە بابەتەکانی تری لێجیاکرێتەوە کە ئێمە کەمتر لە 10 تریلیۆن دینار با بڵێن لە ماوەی ساڵێکە موچەی فەروانبەران و نیوەی داهاتی خاڵەسنوورەکانیش ئەبێنێتەوە کاک حەکیم و داهاتی پترۆدۆلاریشمان بۆ گەڕێتەوە یعنی ئەوانە هەمووی داهاتە کە ئیزافەتەن لەوەی کە لە عێراق ومانێت بەڵام ئەگەر هەرێمی کوردستان بێوێ فێڵ بکە وەکو جاران کە کردوێتی دیارە مادەیەکیان چەسپاندووە ئەوان مەتاتیە ئەم مادە مەتاتیەوە ئاکا کە هەندێک جار بتوانن التیزام بکەن و هێشتوان التیزام نەکەن بۆیە ئەمە کێشەی سەرەکی ئێمە تا ئێستش لەگەڵ ئەم یاسایە پرۆژە یاسای بودجەی 2021 تا ئێستش کە قسە لەگەڵ ئێوە کەم ململانەکان بەردەوامە بە تایبەتی ئەو بابەتانی پەیوەندی بە پشکی هەرێمی کوردستانەوە هەیە پەیوەندی بە ڕابطکردنی پارێزگاکانەوە هەیە لەگەڵ حکوومەتی عراقیە ئەگەر حکوومەتی هەرێم التیزامی نەکرد تاوەکو ئێستش کە دەنگدان بەردەوامە یەکێکە لەو تەرحانەی کە ئێمە پشتگیری لێ یەکەین بۆیە ململانەیەکی قورس هەیە ئەوەی کە لە توانای ئێمە بێ خەریکی لۆبیکردنین کە بتوانین بەشێک لەو مادانە بچەسپێنین کە لە بەرژەوەندی فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت و پارتی لێرە بەرگریکارێکی سەرسەختە لە بەرژەوەندی کۆمپانیەکان بەرگریکارێکی سەرسەختە لەوەی کە هیچ شتێک تەسلیمی عێراق نەکا و بە نەشەفافی نەوت بمێنێتەوە بە نەشەفافی خاڵەسنوورەکان بمێنێتەوە و دەست بە سەراگرتنی دایرە فێدراڵەکانیش بەردەوام بێ بۆیە پێویستە لێرە بزانن دوو بەرە هەیە بەرەیەکەیە کە لە بەرژەوەندی فەرمانبەران و هاوڵاتیان شەڕێکی قورسەکە ناو پەرلەمان کە هاوپەیمانی هیوایە بەرەیەکی تر هەیە کە بریتی پارتی سەرکردایەتیەکە کە بریتیە لە شاردنەوەی هەموو شتێک و تەسلیم نەکردنی هیچ شتێک و بەردەوامی ئەم دۆخەی ئێستا و ئەو ململانەیە هەر بەردەوامە بێت لە بینی ئێمە و لایەنەکانی دەسەڵاتە. باشە بەس وەکو لێبڕینی موچەکە ئەوەی کە بەرگێک چەسپێنراوە کە حکوومەت دەبێ و پارەی کە دێ بۆ موچە سەرفیکە بەبێ ئەوەش کاتیەوە نهاتوە و زوڵمای کردبەران دەکرێت دەبێت کۆتایی پێ بێنرێت بەڵێ کاک حەکیم ئەم یاسای ئەمڕۆ ئەگەر دەنگی لەسەر بدرێت لە ماوەی چەند ڕۆژێکی ترایانەی هەفتەیە تا دوو هەفتە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە پێویستەکە دەست بەجێ لە هەرێمی کوردستان لێبڕینی موچە هەندێک عیبارەت هەیە هەنێ هاوڕانی ئێمە ناوە لێدزینی موچە لە ڕاستیە لێدزینی موچەیە کۆتایی پێ بێت و حکوومەتە شکست خواردوەکەی مەسرور بارزانی پێویستەکە ئیتر یەکلانی کەمی ئەو مافەدارایانەی فەرمانبەران بگەڕێنێتەوە نەک خەریکی کە داخستنی فەرشی سوور و عەرزی عەزەڵات بن بۆ کردنەوەی پرۆژەی ناتەواوکراو پرۆژە لە ڕانیە پرۆژە لە گەرمیان پرۆژە لە زاخۆ بەبێ ئەوە تەواو بکرێت لە کاتێکە فەرمانبەران لە کاتی خۆیان و بە حەقی خۆیان موچەکانیان وەرناگرن. باشە بەزۆکو ئەو کێشەی کە دروست بووە لە نێوانەوە بۆ فەرمانگە فیدراڵیەکان لە نێوان بڵین پارتی دەسەڵاتداریش لەسەر چییە بۆچی باشە و فەرمانبەرانە بچنە سەر بەغداد و بۆچی ئەوان پێیان باشە لەسەر کوردستان بمێننەوە پەیوەندی بە چیەوە؟ کاک حەکیم ئەوانە نزیکەی کاتی خۆی کە لە عێراق 2007 و 2008 چەسپێنراوە عێراق نزیکەی 1800 فەرمانبەرێکی بۆ هەرێمی کوردستان چەسپاندووە کە کاتی خۆی هەبوون لە دایرەی جنسی و نفوسی هەرێمی کوردستانە پێشتریش کاریان کردووە واتە پێش ڕوخانی سەدام بۆیە چەسپێنراون ئەم دایرانە بەڵام لەبەر ئەوەی حکوومەتی عێراقی بە بەردەوامی لە ساڵانی ڕابردوو لە 2010 و 11 و 12 و 13 و 14 و هەتاوەکو ئێستا بەردەوام داوای داتای ئەو فەرمانبەرانەی کردووە داوای کردووە کە ئەم تاعیناتە ئەبێ مەرکەزی بێ لە عێراقەوە بێت ئەم فەرمانگانە سەر بە عێراقن ئەم فەرمانگانە فەرمانگەی فیدراڵین هەموو دەسەڵاتەکانیان لە عێراقەوەیە هەموو ئەجیزەکانیان بەدەست عێراقە سیستەمی ئەلکترۆنی دەرکردنی باج دەرکردنی جنسیە و تەسکەرە و پاسپۆرت هەمووی لە عێراقەوەیە ئەم فەرمانبەرانە زوڵمیان لێکراوە پارتی وەکیەتی هاتوو نزیکەی 3-4 فەرمانبەری تریشیان خۆتە سەر ئیزافەیان کردو بەبێ ئەوەی بەیاناتەکەی بگوازنەوە بۆ عێراق لەبەرەوەی عێراق تەنها موچەی 1800 فەرمانبەرەیە پارتی وەکیەتی یان موچەی ئەم 1800 فەرمانبەرە دابەشەکەن بەسەر ئەو 3-4 کەسە کە 3-4 مانگجارێک بە لێبڕینی موچەوە موچەیان پێدرێت لە کاتێکە عێراق ئامادەیە موچەی هەر هەمیان دابین کە بە مەرجێک داتاکانیان بگوازێتەوە بەسەر عێراق و عێراق هاوشێوەی فارەزەکانی تری عێراق ئیدارەی ئەم دائیرانە بدات
ئەم دائیرانە پارتی وەکێتی ئاێ سەیتەریان هەیە بەسەریانە تاوەکو بە ئارەزوخان پاسپۆرتی تەزویر دەرکەن بۆ خەڵک جنسی تەزویر دەرکەن بۆ سووریەکان و ئەوانەی عایلی خۆیانن ئیقامە بن بە هەر کەسێک کە ویستیان جنسیت تەزویرکەن تەسکرە تەزویرکەن کاتی انتخابات ئەم سەیتەریان نامێنێ بەسەرەوە ئەگوازرێنەوە سەر عراق و ئەم فەرمانبەرانش مافیان بۆ ئەگەڕێتەوە وەکو فەرمانبەرانی عراقی وەکو هەموو فەرمانبەرانی فیدرالی لە عراقا ڕاستەوخۆ موچەکان لە حکومەتی عراق وەرەگرن کە خۆیان فەرمانگەی فیدرالی بە دەستور بە یاسا بە عروف بە هەموو شتێک پێویستەکان لە عراق و پارەکان وەربگرن نەک لە هەرێمی کوردستان و ئەم ئەرکە لە کۆڵ هەرێمی کوردستان ئەکەوێتەوە لە کۆڵ حکومەتی هەرێمی کوردستان ئەکەوێتەوە بەڵام پارتی وەکێتی بەمە بەس یانێ بیاڵهێنەوە تاوەکو سەیتەرە بەسەر ئەم دایرانە بکەن بتوانن بەکاریان بێنن لە سیراعاتی سیاسیە بتوانن بۆ تەزویر بەکاریان بێنن و بتوانن لە کاتی دەنگدانی شە بتوانن بەکاریان بێنن و ئێمە ئەوەمان چەسپاندووە ئێستا حالێ لەگەڵی وا قسەیەکەم ڕەنگە پاش کەمێکی تر دەنگدان دەست پێ بکە پارتی ئانێ ئەو فەقەرەیە لابن کە ئێمە چەسپاندومانە و دەنگیشی لەسەر دراوە و لەناو پرۆژە یاسای بودجێ جێگەی کراوەتەوە. باشە بەس ئێوە خۆتان وەکو پەیمانی و ئەرکی خۆتان جێبەجێ کردووە چکە خەڵک چاوەڕێی ئەوە بوو کە کێشەی موچە بە تاوەکە ڕێکەوتنێکی گشتگیر بکەن چیتان کردووە ئێوە کاک حەکیم کاک حەکیم ئێمە ناتوانین ڕێکەوتنی گشتگیری یەکجارەکی هەموو شتێ بکەین لەگەڵ عراقا لەبەرەوە لایەنی عراقی سیقار بە ئێمە هەیە توانین ڕێکەوتن لەگەڵاکەین بەڵام نەوت بەدەست ئێمە نییە حکومەتی هەرێم بەدەست ئێمە نییە لەبەرەوە ئێمە هەندێک مادە ئەتوانین بچەسپێنین کە لە دەستی حکومەتی هەرێمان نییە هەندێک لەو مادانەش کە چەسپاندومان ئەوانەیە کە لە دەستی حکومەتی هەرێمان نییە حەسریان نەوت ئێستا لە دەستی پارتی وەکێتیایە حەسریان لە دەستیانایە بەدەستی ئێمەوە نییە مەگەر بە چەکچی نیاوەگرین چۆن لیاوەگرینەوە و کاک حەکیم بۆی بزانێ ئەمانە بەڕاستیەکەی عەدەدە ژمارەیە پارتی 25 پەرلەمانتاری هەیە ئێمە 15 یەکێتی نزیکەی 19 بۆ 20 هەیە بۆی ئەمانە دوجار عەدەد ڕۆڵ ئەبینێ لە یەکلایکردنەوەی دەنگدانە لە ناو پەرلەمانە ئەمە ئەو سیراعەیە کە ئێمە پێویستە ئیدامی پێ بدەین پێویستە خەڵک بزانێت کە ئۆپۆزیسیۆن لاواز بێت دەسەڵات هەموو ئەو مادانە و ئەو بەندانە لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێێنێت و هیچ بەندێک لەم پرۆژە یاسای بودجەیات جێگیر ناکرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی بەقوت لە بەغدانە بێت. باشە وەکو دوا پرسیارم بەس لەمە شەرعیەت نەدرا بە نەوتی هەرێمی کوردستان بەڵێ ئێمە دژی ئەو فەقەرەیە بووین دەنگیشمان پێنەیە بەڵێ ئەو برگەیە دەنگمان پێنەیە لە مادەی 11 ئەو برگەیە کە ئەڵێ ئەقیامی نەوت ئێمە دەنگمان پێنەیە دژیشی بووین هەوڵیشماندا بیگۆڕین دووسە جاریش گۆڕیمان بەڵام لەبەرەوەی کە ئەمە خۆتەزانەوە دەنگدانە دوجار دەنگدان بە زۆری نەوکەمینە ئەڕوا ئەو برگەیە ئەوان ئەو برگەیان چەسپاندووە نەوتەکەش بەدەستی ئێمەوە نییە تا من بە شێوەیەکی ترمان لەگەڵا بکەم بۆیە ئەو بابەتە حکومەتی عراقی پێویستی بەوەیە کێ نەوتەکەی لەلایە لەگەڵ ئەوە ڕێکەوتن بکات. باشە وەکو دوا پرسیارم بوورە باوە دوا پرسیار سەبارەت بە مامەڵەی ڕاستەوخۆی پارێزگاکان لەگەڵ ئەو برگەی هەر لابرا کێ لابرد ئێوە چەسپاندتان لە ناو لیژنەی دارایی؟ ئێمە لە لیژنەی دارایی چەسپاندمان دەنگی لەسەر درا بە زۆرینە کە بەڵام دواتر لەژێر فشارە یەکێتی پاشەکشەی کرد برگەیە ئەو کاتە پاشەکشەی کرد و لە دوای پاشەکشەکردنی یەکێتی خرایەوە دەنگدان ئیمزای بە کۆکراوە ناو لیژنەکە و دەنگی نێنا بۆ جاری دووهەم بە فشاری یەکێتی و بە فشاری قوبات تاڵەبانی و بە فشاری پارتی بەیەکەوە دەنگی نێناوەکو پێویستە و توانرا لە جاری دووەمە سقوتی کرد ئێستش هەوڵێکی تر هەیە جارێکی تر ئیمزامان کۆکرێتەوە کە بیخێنەوە ناو دەنگدانەوە و چاوەڕێەوەکەن کە ئەنجامەکەی لەوانەیە ئەم شەو بۆمان دەگلایی بێتەوە. بەڵێ ئەگەر شتێکت مابێ فەرموو جەنابەت بە کورتی. زۆر سپاس کاک حەکیم وەکو پەیام بەردەوام لەگەڵ دەنگی خەڵکی ئۆپۆزیسیۆن و هێزە ئۆپۆزیسیۆن و گروپ ئۆپۆزیسیۆنەکان بوون لەشتان ساق بێ و ئێمە دڵنیان بن بەردەوامە بین لەوەی کە هەتا وەکو ئەو شوێنانەی کە لە دەستی ئێمایە و لە دەستی حکومەتی هەرێمەوە نیە حەسریان ئەو مادانە بچەسپێنین کە لە بەرژەوەندی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە و دڵنیا بە کۆڵیژ ناین لە هیچ تەناسول لە هیچ بابەتێک ناکەین کە بەرژەوەندی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان تیابێت بەڵام بۆی خەڵک بزانێت سیراعەکە لە بینی دەسەڵاتەکە ئێوەی هەموو شتێ بشارێتەوە کە پارتی سەرکردایەتێکات و لەگەڵ یەکێتیش دیارە هاوبەشێتی لە زۆرێک لە مادەکانە و لە بینی هاوپەیمانی هیوایە بەشێک لە مادەکانمان بۆ چەسپێت بەشێکی تری پەیوەندی بەوەیە کە ئەبێ ئێمە وجودێکی ئۆپۆزیسیۆنی بەقووەتمان و بەهێزمان هەبێت لە چ لە پەرلەمانی عراق چ لە پەرلەمانی کوردستان تاوەکو دەسەڵات ناتوانێت بە ئارەزوی خۆی چی ویست ئەوە تێپەڕێنێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەرکەوت شەمسەدین ناوی پەرلەمانی عراق لە بەغداد و لەگەڵ مابووی بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنێ ژڤی ڤایرۆسی. لە کۆمپانیا پاشا باخچە و بۆ جارە ئێکل جیهانێ
بەشێک بناوێ وی بلۆک هاتە دانان بچێکردنا هەمی جوورێن ئامانên شیشەی یên تەندروستی ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vî blok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşeyê ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndeşên vî cûrê amanên şîşeyê bi destxwe ve bînin. Bi tinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کۆمپانیای ئەتڵەس لەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە بەشداری چەندین کۆمپانیا سێمین فێستیڤاڵی بەهار ڕێک دەخا لەیەکی 4 هەتا دەی 4 لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لا وڵاتیان دەکا. لە سێمین فێستیڤاڵی بەهار کۆمپانیا و خاوەنکاران دەتوانن ڕاستەوخۆ مامەڵە بکەن لەگەڵ کڕیار. لەگەڵ پێشکەشکردنی خەڵاتێکی ناوازە و گەورە لە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتری 2021 لە کۆتا ڕۆژی فێستیڤاڵی بەهار. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز دەچینەوە بەغداد کاک کۆشەر عەبدوڵڵا دامیلیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەگەڵمانە. کاک کۆشەر سڵاوتان لەبێت، سوپاس بۆوان بەدەبوون. تا دەزانم کاتتان زۆر کەمە، بەڵام بە دیاریکراوی تا ئێستا چیتان بۆ موچەخۆران کردووە وەکو هاوپەیمانی هیوە؟ ئێمە ئەمڕۆ گرنگترین خاڵێک ئێستا حالیان ئێستا کە قسە لەگەڵ ئێوە کەم کێشەی لەسەرە ئێمە دوایەوەی کە ئەو مادەی پەیوەستە بە مەسەلەی گواستنەوەی ڕاژەی فەرمانبەری ئیتیحادیەکان و جێگیرمان کردووە دەنگمان لەسەردا فراکسیۆنی پارتی لە توی وەستاونەتەوە و 50 واژۆیان کۆ کردوەوە بۆی جارێک کە دەنگدان لەسەر ئەو مادەیە بکرێت. ئێمە و هاوڕێکانمان دژی ئەو تەسەڕوفەی پارتی دیموکراتی کوردستانی چونکە پێمان وایە ئەمیاسایە لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو مادەیە و لە بەرژەوەندی ئەو فەرمانبەرانەیەوە نازانین بۆچی بۆ بەکارهێنانی حیزبی و بۆ بەکارهێنانی سیاسی دەیانەوێت ئەم فەرمانگانە بەم شێوازە بەدیار حیزبەکانی خۆیانەوە بمێننەوە. ئەمە ئێستاەکە لەو گۆڕانکاریانەی کە پارتی ئیمزای کۆ کردوێتەوە و ئێمە هەوڵ دەین کە ئەمە تێپەڕ نەبێت و لە بەرامبەرەوەدا ئەگەر بێت و ئەوان ئەمە بکەین مەش بێگومان سیناری خۆمانمان هەیە و واژۆمان کۆ کردوێتەوە بۆ هەمان مەبەست. باشە. بەشەکەی تری ئەوەی پێوەستە بە مادەی 11 پێوەستە بە مادەکانی تر هەمویان تێپەڕ بوون، ینی تاکە شتێک ئێستا جارێکی تر یەکریزی و ئەوەی کە ناویان ناوە یەکریزی ئەو جارێکی تر یەکدەنگی تێدەداتەوە چیسانەوە پارتی دیموکراتی کوردستانە بەداخەوە لە سەرەتاوی تێپەڕبوونی ئەو مادەی کە پێوەستە بە فەرمانگەی ئیتیحادیەکانەوە کردیان بە کێشە و سەرۆکی پەرلەمان گوێی لێ نەگرتن و بوو بە گرفت و ئێستا جارێک کە پەنایان برد بۆ مەسەلەی واژۆ کۆکردنەوە. لە ئێستادا ئەوە حەقیقەتەکەیە و ئەوە یەکێکە لە گرفتەکان کە ئێستا تۆزێکی تر سەرۆکاتی پەرلەمانی هێنێتە پێشەوە و ئێمە ئاگادارمان کردوونەتەوە کە ئەمە نەکەن و ئەمە بۆ هەم بۆ فەرمانگەکان خراپە تەنانەت بۆ حکوومەتی هەرێمیش خراپە، بەڵام ئەم عەقڵێتە حیزبیە چەق بەستووە بەداخەوە ینی لی تێناگەن. ئەوەی تری کە پەیوەستە بە مەسەلەی پشتی هەرێمی کوردستان لە جەداولا دەستکاریمان کردەوە پێشتر هاتووە تقریبەن نزیکەی 9.5 ئێستا 9 ملیۆن و نیو ئێستا تقریبەن بۆ بە 9 ملیۆن و 800 ملیار و جارێک کە دەستکاری کراوەتەوە و زیاد کراوەتەوە. ئەوەی کە پێیوەستە بە ئەوەی کە لیستی موچەی فەرمانبەران بنێردرێ ئێمە داوامان کردبوو جێگیر کراوە. ئەوەی کە پێیوەستە بە مەسەلەوەی هەر پارەیەک لە بەغدادەوە بێت بدرێ بە موچەیە یەکەم 4 ئەمەمان جێگیر کردووە بێگومان فەرمانگەی ئیتیحادیەکانی بەڵام ئێستا پارتی کێشەیان بۆ دروست کردووە. باشە. ئومێدمان گەورەیە کەم شۆ ئینشاڵڵا بڕواوە بەبێ گرفت بڕواوە هیوادارین یعنی کە بتوانین هەموو ئەوەی کە پێمانە کرد بە تایبەتی لە پێوەستە چارەسەرکردنی موچەی فەرمانبەران و مەسەلەی لێبڕین و ئەوانە بتوانین جێگیری بکەین لە قانونی موازنەدا و بتوانێت ئەو موازنەیە ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە کۆتایی بە معاناتی فەرمانبەران بێ و حکوومەتی هەرێمی کوردستان و وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان ئەم اتفاقیان پەسەند کردووە و هیوادارم پابند بن پێوەی و هیوادارم بێتە هۆی ئەوەی کە موچەی فەرمانبەران ئاسایی بکرێتەوە. باشە، بەس بە دیاریکراوی ئەم ئەوەی کە لە مادەی 11 هاتووە بەدڵێەوە بۆ هاوپەیمانی هیوە یاخود بەدیلتان چی بوو بۆی مادەیەکی باشتر بۆ خەڵک بۆ موچەخۆران؟ لە ڕاستیە دڵخوازی ئێمە نییە، بەڵام وەفدی حکوومەتی هەرێم پەسەندی کردووە بێگومان دەخوازی بەڵێ بێگومان دڵخوازی ئێمە نییە. بەدیلتان چی بوو؟ بەدیلێکە بوو؟ بەڵێ بەدیلێکی باشتان نەبوویەوە؟ ئێمە دڵخوازی ئێمە نییە، لەبەرەوەی ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێم دوو جار زیان لە خۆیەدا تەنها بۆ ئەوەی نەوە
حکوومەتی هەرێم 2000 قڕیبە ئەدا تەنها بۆ ئەوەی خۆی نەوت بفرۆشێت جارێک نەوت بە هەرزانە بفرۆشێت جارێک تریش ئامادەیە ئەو نرخە بە نرخی سۆمۆ تەواو بکاتەوە بۆ بەغداد تەنها بۆ ئەوەی کەنەوتەکە لە دەستی خۆیان بێنێتەوە بەڵام بە هەر حاڵ ئێمە وتمان مادام خۆیان پەسەندیان کردو ئێمە دەنگمان پێداوە و هیواداری خۆیان ڕاستگۆ بن لەگەڵ وعدی خۆیان و موچە چارەسەر بکەن یعنی ئەوەندانی کەم بۆ کابن بەرامبەر بۆ وعدانی کە خۆیان ئەڵێن بە جۆرەوەی اتفاقی کە ئێمە لێ ڕازین چارەسەری کێشەکانە بێ و هیوادارم کە پابند بنەوە بۆ وفابن بەرامبەر بۆ قسانەی کە خۆیانەکەن بەڵێ دەرفەت تێ چەند پرسیارێکی ترت لێ بکەین یان کاتت نییە نەوەڵی داوا لێ بورد نەگەم کاک حەشیم ببوورە بێنی ناتوانم بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز هوشار عەبدوڵڵا ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە بەڕێزیشیان لەگەڵمان بوو بەڵێ بینەرانی بەڕێز بەم شێواتینە کۆتایی ئەمجا بەرنامەی ئەمڕۆ تا بەرنامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ